ئەمڕۆ سلاحی ئێمە هەڵبژاردنە. ئێتا سلاحەکەمان بەهێز بێ دیفاعمان زیاتر لە کایەکانی خۆمان پێکرێ. با ئەو سلاحەی بەدەستمانەوەی کاڵبژاردنە بە توندی بگرین، ئامرازێکە ئەمان گەێنێ خزمەتێکی ئامانجەکەمان پێکرێ. برایانی بەڕێز لە پەرلەمانی کوردستانە 6 بین لە 4 باشترە. 6 بین ڕێئەگرین لەوەی کەوا هەندێ دام و دەستگامان عەرقەلەی بۆ دروست ببێ. لەبەرەوە کاتێکین دەنگەدەین دەکەس بگەینە پەرلەمان دەبێ ئەوەمان لە نیەتا بێ کە ئەم کارشمان بۆ خوای پەروەردگارە، ئەم کارشمان بۆ خزمەتە بە ئاینەکەمان، ئەمەیش خزمەتێکە بە سەحوەی ئیسلامی بە کاری ئیسلامیمان، ئەمەیش واجبێکە لەسەر شانمان کە ئەیکەین. لەسەر ئێمە جوهد و ماندووبوونە. لەبەرەوە هەر لە ئێستەوە کە ناوەندەکانی دەنگدان کراونەتەوە هانی خەڵکی خۆمان بدەین. بەداخەوە هەندێک خەڵ دوای قسەی گەورە ئەکا، بەڵام لە هەڵبژاردنەکانە یان هەڵوێستی نەبوو یان بۆ خۆی نەچوو بۆ دەنگدان. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان هەموو کەس دان بەوە دادەنا کە ئەم هەڵبژاردنە دەنگمان زیادی کردبوو، خەڵکێکی زۆر دەنگی پێداوین و ئەم جارە مەقبولێتێک ڕەزامەندیەکی چاکی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە هەڵوێستەکانی لە نێو جەماوەرە هەبووە، لە هەموو شوێنی هەستمان پێ کردووە، درکمان پێ کردووە. ئینشاڵڵا بۆ کوردستان زیاترە بێ و ئێمە ئەوەی لە توانامانە بێ لەگەڵ هاوکارانمان لە حزبەکانی تر لە ڕێی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی کوردستانەوە لە ڕێی پەرلەمانی کوردستانەوە هەموو ڕێگریەکەکەین لە تەزویر. بەڵام ناشتوانین بڵێن تەزویر نابێ، بەس ئەم جارە دەبێ چاودێرەکانمان دەبێ بە گەرم و گوڕی بچونەوە سەر سونوقی دەنگدان. گرنگەوەیە من دەمەوێت پێتان بڵێم و خزمەتتان بکەم کە نابێ ئێمە لەبەرەوەی تەزویر لەوە کراوە واز لەمە بێنین، نا بە گەرم و گوڕیە چینەوە سەر سونقەکانی دەنگدان. ئەم ئەنجومەنە بە چاوەڕێی پشتیوانی ئێوەیە لە خوشک و برایان کە وەکو چۆن هەر چاوەڕەمان لیان بووە سەرکەوتن بەدەست بێنن، ئینشاڵڵا لەم هەڵبژاردنانەی سەرکەوتن بەدەست ئەهێنن.